کاری سیاسی بنەمای نەگۆڕ و ڕەوش بەڕێوەی دەبات. ناکرێت تێکدانی یاسایشی هاوڵاتیان و ئاژاوەنانەوە لە نێوان ڕۆڵەکانی گەلدا بە هەر هۆیەکەوە بێت ناو بنرێت بە گوشار و مانۆڕی سیاسی. بۆیە هەڵوێستی جدی سنووردانەر وەردەگرین بۆ کاری سیاسیمان. يجب أن يكون العراق مستعدا أن يمضي بحل. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان بەو وتانەی سەرۆ پەیامێکی گرنگی بڵاو کردەوە کە چاودێران دەڵێن ئەو پەیامەی ناوبراو ئاماژەیە بۆ ئەگەری دەست لە کارکێشانەوەی لا سەرۆکایەتی پەرلەمان لە دوای ئەو گوشارانەی کە ڕوبەڕووی کوتلەکەی بووەتەوە. حەلبوسی هۆکاری ئەو هەڵوێستەی بۆ کۆنتڕۆڵکردنی بارودۆخ لەلایەن چەکدارانی دەرەوەی یاسا گێڕایەوە کە گێرە شێوێنی دەکەن و سەقامگیری وڵات و ئاسایشی خەڵک تێک دەدەن. ناوبراو ئاماژە بەوە دەدات ئەو میلیشیانە بەردەوامن لە بێهێزکردنی پێگەی دەوڵەت و یاسا و تێکدانی پێکاتەی کۆمەڵایەتی چونکە بەبێ دادگەری دەوڵەت دانامەزرێت و ڕێز لە ماف و کەرامەتی هاوڵاتیش ناگیرێت. حەلبوسی لا پەیامەکەیدا جەخت لەوە دەکاتەوە کە زوو بێت یا درەنگ لێپرسینەوە لەوانە دەکرێت کە تاوان لە حەقی هاوڵاتی و سامانی گشتیدا دەکەن و پیاو دەکوژن و لاوان کە مندام دەکەن لە کاتێکدا داوای مافیان دەکەن. هەندێکی تر لەسەر ماڵ و زەویان ئاوارە دەکرێن. بێتاوان لە بری تاوانبار زیندانی دەکرێت و بە ڕۆژی نیۆڕۆ تاوانباران لە زیندانەکان ئازاد دەکرێن. ئەم هەڵوێستەی حەلبوسی لە کاتێکدایە کە وڵات بە قەیرانێکی خینکێنەردا تێدەپەڕێت و هێزە سەرکەوتوەکانی هەڵبژاردنیش نەیانتوانی سەرۆکۆمار و حکومەتی نوێ پێک بێنن. ئەم هەڵوێستەی ناوبراو هاوکاتە لەگەڵ گەڕانەوەی شێخ عەلی حاتەم سولەیمانی میری هۆزەکانی دلێم کە پێشتر سەرۆکاتی پەناگیریەکانی پارێزگایانباری دەکرد لە دژی حکومەتەکەی نووری مالیکی و دواتر بە تیرۆر تۆمەتبارکرا و بۆ ماوەی 8 ساڵ لە دەروی وڵات مایەوە. پسپۆران دەڵێن هێنانەوەی ناوبراو بۆ لەدانی هاوپەیمانی سەروەری سونە و تەریخستنەوەی تەوژمی سەدریە دەوترێت هێنانەوەی ناوبراو بەڕێکەوتن بووە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی و پێشوازی سەرکردەکانیدا. لە دوای مۆڵەتەکەی موقتەدا سەدر بۆ 40 ڕۆژ چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت لەلایەک بەکڕینی پەرلەمانتارە بێلایەنەکان زۆرینەی پەرلەمانی پێک بێنێت و لەلایەکی تریژ ڕیزەکانی کوتلە نەیارەکانی لا سەدری و سونە سەرگەرمی دۆسیەی لاوەکی بکات بۆ پەرتەوازەکردنی هاوپەیمانەتیەکەیان و تێکەڵکردنەوەی کارتەکان.